ji 15 parsal piştî biryara dadgeha federal bûladana Mihemed Helbûsî weke serokê Perlemanê Iraqê bê tuhmeta tezwîrê yan jî gendaliyê qeyrana û krîza siyasî di navbera aliyên Sunne bi taybetî roj bi rojê kortir dibîtin. Pênc heyve Perlemanê Iraqê bê serok e. Sibehî jî biryar e Perlemanê Iraqê vê kêşeyê gotûbêj biketin û çarçoveya hemahengiyê heftiyek molet daye lanên Sunne rêk bikevin serokekî diyar bikin ji bo Perleman û vê kêşeyê dimahîk bînin. Eger ne bi zorî ne vî postî di nava Perleman yeklat dikin. Partiya Teqeddum ku piraniya kursiyan hene li Perlemanê Iraqê Mihemed Helbûsî 46-47 kursî hene dibêjin divêtin benda 12 ji peyrewên navxuyê Perlemanê Iraqê bihête hemwarkirin heta helbijartina serok bi piranî nebîtin. Lê şîet bêjin nexêr ev bin pêkirina peyrewê navxu yê Perlemanê Iraqê. Tuhmet yani dîsa jî tehdîdat dikin û dibêjin eger postê serokê Perlemaniyê me nebîtin xweş proseya siyasî Iraqê vedkêşîn pêşhat dê çi bin divan serûbenda da. Ji hêjaya Rahîm el Ebûdî endamê baskê hikme ji Bexdayê dipirsin. Hêjaya Rahîm tu bi xêr hatiye Kurdistan 24. Sibehî dê çi çêbîtin Perlemanê Iraqê? Mumkin e ev plana çarçoveya hemahengiyê danayî bû helbijartina serokê Perleman di nav Perleman bi zorî ne biçîte serî? بەناوی خوای گەورە زۆر سوپاس بۆ میوانکردنتان سڵاو لێو لە بینەراتان بەڵێ بێگومان لێرەدا بابەتێک هەیە کێشێکەیە لە پرسی سەرۆکایەتی پەرلەمان ئەمەش بۆتە هۆی ئەوەی کەوا یەکتر بڕبوونی بەرژەوەندیەکانە بۆیە تا ئێستا نەتوانراوە چارەسەرێک هەبێت بۆ دیاریکردنی سەرۆکی پەرلەمان چونکە ڕوویەکی هاوبەش نییە لەلایەن سونەوە نییە ئەوانەی ئیتاریشن بێگومان ئاماژە بە خاڵی هاوسەنجی دەدەن بۆیە تەقەدوم بە هەمان شێوە دەیەوێ ئەو مادەیە هەموار بکرێت کە پەرلەمانەوە هەیە بۆ ئەوی بتوانرێت کەسانی نوێ دیاری بکاتەوە هاوکات هەموو ئەو هاوپەیمانێتیانی کەوا هەیە ئێستا هەوڵیان خستووە دەگەر بۆ ئەوەی ئەم کێشەیە چارەسەر بکرێت بۆ ئەوەی ئەم پرسەیەکلایی بێتەوە لە ئەنجامدا تا ئێستا بڕیارە هاوبەشەکان تا ئێستا جێبەجێ نەکراون و بڕیاری هاوبەشی نییە لە نێو سونەش بێگومان بڕیارێکی یەکلاکەرەوە نییە و ناتوانن کەوا چارەسەرێک بدۆزنەوە هیچ یانەیەکیش پاشەکشە لە مەرجەکانی خۆی ناکات. هێژای عەبوودی ئایا چارەسەرکردنا کێشەیە سەرۆکێ پەرلەمان di nava Sunneyandayە یان jî destê çarçoveya hemahengiyêdayە؟ ماڵی سونی ئێستا دەتوانین کەوا کەسێک دیاری بکەن و دەتوانن کێشەکانی خۆیان سەر بکەن بەڵام چوارچێوەی هەماهەنگی دەوێت ببێ بە هێڵێکی ناوەڕاست و چارەسەرێک بدۆزرێتەوە و مێزێک هەبێ بە ئەوەی دانوستاندن هەبێ بۆی ناتوانین ئەمە بە شێوێکی ڕەها باسی لێ بکەین لەوانەیە لە دانیشتنەکەدا شتێکی ئاساییەکەوە کەسێکی نوێش بێ بە سەرۆکی پەرلەمان تەنانەت دەکرێت مادەی 12 هەموار بکرێت ئەمە بە شێوەیەکی گشتی بڕیاری گشتی دەوێت ئەوەی کەوە مافی هەیە لەبارەی کاندیدکردنی ئەوە دەبێت بڕیارێکی سیاسی بدات و دەبێت لە پەرلەمانش ئامادە بێت بۆ ئەوەی بتوانرێت ئەم کێشانە چارەسەر بکرێت کێشەکان لە نێوانیان لە نێوان سونەکان بێگومان سەرەتا دەبێت چارەسەر بکرێت خۆیان یەکلایی بکەنەوە بۆیە دەبێت پێداچوونە لە بڕیارەکانی خۆیان بکەن و لە هەموو ئەو وردەکاریانە بکەنەوە پێشتریش ئاماژەی پێدراوە ئێستا ڕۆیایەکی هاوبەش نییە و هیچ لایەنێکیش پاشەکشە ناکات. هێژای ڕەحیم العەبوودی ئەف قەیرانە نوکە di navmala Sunneyanدا çêbûyî mijareke navxwî yan jî derekî ye bi helbijartina zorîneya serokê Perleman di nav Perlemanda kêşe ber bi kî ve diçin? Bi taybetî ev tehdîdên Partiya Teqeddum ya Mihemed Helbûsî diketin ku welat ber bi karesatên dîn seqamgiriyên dî dê biçîtin. Hîn çawa dinirxînin? من باوەڕم وانییە کە لانی دەرەکی بتوانن ئەم کێشێت چارەسەر بکەن تا ئێستا بەردەوامە بۆ ئەوەی کێشەکە چارەسەر بکرێت تەنانەت کێشەکە ئەوەیەکەوە ڕۆیایەکی هاوبەش نییە هەر لایەنێکی سیاسی
هەڕەشە بکات لەبارەی کشانەوە یان هەر شتێکی باوەڕم وایە ئەم کێشەیە چارەسەر ناکات ناگا بە ئەنجامێکی باش بە پێچەوانەوە پێویستە دانوستاندن هەبێ بۆ ئەوەی کێشە سیاسیەکان چارەسەر بکرێت ڕۆڕایەکی هاوبەش هەبێ لە پێناو بەرژەوەندی گشتی بۆیە سیاسیەکان ناتوانن لەم بارەوە سەرکەوتوو بن پێویستە دیموکراسیت لەم بارەوە بێتە ئاراوە بۆ ئەوەی بتوانێت کێشەکان چارەسەر بکرێت هاوکات ئەمڕۆ هیچ پاراستنیەکی حیزبی نییە بەڕاستی لەلایەن ئەمەوە بۆیە تا ئێستا هیچ ئەنجامێک نەبووە بۆیە جارێکی کە پێویستە دانوستاندن بکرێتەوە بۆ ئەوەی بتوانرێت لە بەرژەوەندی ڕایگەشتی چارەسەر عبودی 5 هەفتەی دەرباز بوون تێگەهشتن و ڕێکەفتن چێ نەبوو لەسەر پۆستی سەرۆکی پەرلەمان هەفتیەکە چارچوبەیە هەماهەنگیە مایە ڕێککەون ڕێک ناکەون دێ بزۆرینە ئەف پۆستە هێتەیەک ئالیکردن دە پەرلەمانیدا بتایبەتی پشتی vەیەکی ئەگەر هاتەکردن و vەکێشانە محەممەد حەلبوسی ji پرۆسەیە سیاسی عێراقê بە ژناوچوون یان jî dihêta girêdan bi helbijartinên pêşwexت û nemana hikûmeta nûkeya Sûdanî hîn çawa dibînin بەڵێ بێگومان ئەمە دەبێتە کێشە لە هاوسەنجی بۆ نوێنرایەتیکردنی پێکاتەکان هێزەکان ئێمە هەرگیز پاڵپشتی لە کشانەوە هیچ لایەنێک ناکەین و ئێمە پاڵپشتی لەوە دەکەین کەوا پێویستە ئارامیەکە بێ و لایەنەکان ڕێککەون لە نێوان خۆیان و پێویستە ڕوایەکی هاوبەش هەبێت و زمینە سازیەکە بێت و زمینەیەکی هاوبەش بدۆزرێتەوە لە نێوان لایەنە سیاسیەکان بۆی بتوانرێت ئەمە چارچە بچووکە ئەمڕۆ لە نێو سونەدا متمانە لە نێویاندا نەمایە پێویستە ئەمە بەلاوە بدرێت و لایەنەکان بتوانن پێکەوە دانیشن چارەسەری بکەن من باوەڕم وایە باوەڕمای ئەم کێشەیە بەم شێوەیە بەردەوام نابێت بێگومان ئەمە شێکی ئەرێنی دەبێت هاوکات پێویستە کار بکرێت بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی پەرلەمان چالاک بێ و بتوانێت ڕۆڵی خۆی باشە پرسیارە دومای هێژای عەبودی خۆیش کەرەماخۆ بۆچی سنەیان لێسەر پۆستێ سەرۆکێ پەرلەمان شەڕە یعنی شیعە چاوە vەیەکێ دبینن چاوە دنرخینن نا ئەمە ڕوونە تەقەدوم دەیەوێ کاندیدی خۆی هەبێ و لەلایەنکی دیکەوە عەزم و حەسب و سیادە دەیانەوێت کاندیدی خۆیان هەبێت و کاندیدی خۆیان هەبێ بۆ ئەوەی بتوانن دەنگدانی سەر بکرێت بەڵام ئەمە بێگومان نابێتە هۆی ئەوەی کەوا هەموو پێکاتەکان نوێنەرایەتی بکرێن چونکە ئەمە کێشەیەکە هاوسەنجی بەلاو دەنێت ئیتار نایەوێت کێشەیەکی وەها ڕوو بدات هاوکات کۆبنەوەی ئیدارەی دەوڵەت شکۆ دەبێتەوە بۆ ئەم بابەتە بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی بتوانێت دەنگدانەکە لە پەرلەمانی کوردستان هەبێ